یارجار دەڵێ ئاز دەکەم شوو بە پیاوێکی ئاینی بکەم لەلایەکی ترەوە بەنیازە شوو بە پیاوێکی ترک بکە دەمێکیش دەڵێ هەر شوو ناکەم هەموو کات دەڵێ لە وەرزشم بەڵام وەرجی بە بەردەوام دەردەکەوێ هیوایەتی قاچی مریشکە بۆچی ناچار بوو حیجاب بکاتن و وەلای بدا لە ڕەنجۆڤەرەوە دەگۆڕێ بۆجی کلاس بە چ پارەیەک ئایا خۆشەویستی هەیە خۆشەویستەکەی کێیە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر دویر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان و کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری کار و چالاک ڕۆژانەمان بێ وەرەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێ بکە ئێمەش ڕاستەخۆ وەڵامتان دەدەینەوە. خاتووی یارجان ئەو خاتونەی تاوکو ئێستا لە سۆشیال میدیا زۆرترین دەنگدانەوەی بە دوای خۆی داهێناوە ماوەیەک وەکو شاجوان دواتر وەکو مۆدێل و پابلیک فیگەر لە ناو سۆشیال میدیا بە دەرکەوتووە. یارجان خەڵکی شاری سلێمانیا لە ئێستادا تەمەنی نزیکەی 25 ساڵە یەکەم دەرکەوتنی ئەو خاتونە لەو کاتەوە هات کە وەکو شاجوانی بربژێر کرابوو بەڵام بەداخۆ نەیتوانی پلە یەکەم بەدەست بێنێ. ئەو خاتونەیە وتی من کۆڵ نادەم هەوڵ دەدەم ئەوەی بۆ جێگای سەرنج لای خەڵکی خاتووی یارجان چاوپێکەوتنێکی کرد لەو ڕۆژەیە بە زمانی هیندی قسەی دەکرد ئەوەرەوە ئەو قسەکردنەی خاتووی یارجان وای کرد زیاتر بە خەڵک بناسرێ لە ناو خەڵک نەکدانەوێکی ئەگزا زۆری بەدوای خۆی داهێنا لەبەرەوەی زۆر بە سەیری بە هیندی قسەی دەکرد. دواتر ڕوونکردنەوەیدا وتی من سترێز بووم بەرامبەر کامیرە بۆیە ئاوا قسەم دەکرد نەوەک لە ڕاستیدا زمانی هیندیم باشە. دواتر لە چەندین پرۆسە بەشداری کرد لە کۆتاییدا لە پرۆسەی ئاسیا بەشداری کرد و توانی پلەیەک بەدەست بێنێ ببێتە شاجوانی ئاسیا بە قسەی خۆی وتەنی کۆڵ نادەم وە کۆڵیشی نەدا تاوەکو تاجی شاجوانی لەسەری کرد وەکو پابلیک فیگەرێش لە ناو سۆشیال میدیا بە دەرکەوتووە زیاتریش وەکو مۆدێل وەروە ئەو خاتونەیە دەستی بەکاری ڕکلامکردن کرد وەکو هەر مۆدێلەکانی تر ڕۆژ بە ڕۆژ قسە و باز زیاترداتە سەرەوە خاتونە و بە قسە سەیرەکانی و وەروها بەج لە سەیرەکانی زیاتر سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕادەکێشە. لە پڕدا ئەو خاتونەیە گشت ڕسمەکانی ئینستاگرام و نێو سۆشیال میدیا ڕەش کردەوە وەلسکێکی لەسەر کرد و وەڵقەیەکیشی لە پەنجە کرد بەڵام ئەمە زۆری نەخایەن خەڵکێکی زۆر پێیان خۆش بوو بەردەوام بێت لەسەر ئەو کارەیە بەڵام لە کۆداییدا هەموو کەسێک ئازادە بە شێوازێک هەڵسوکەوت دەکا و پرسیاری ئەوەیان لێکرد خاتووی یارجان بۆچی ئەو لەسکە لەسەر کرد و بۆچی لەسرت کردەوە وتی مەجبور بووم وەروها دوو بۆچوون هەیە یەکێکیان خۆشەویستەکەی کەسێکی ئیسلامی و بووبێتن و بە ناچاری لە چی لەسەر کردبێ ئەوەی تووە میشان لاوانەیە کێشێک لە قژیدا هەبوو بێتن بۆیە لەچکی لەسەر کردبێ لەبەرەوەی لەو کۆتاییاندا باسی لەوە کرد لەبەر ئاین و دین لەچکم لەسەر نەکردبوو من بەڵام زۆر دڵخۆشم ئەو کاتەی کە لەچکم لەسەر بوو بەڵام زۆر دڵخۆشم ئەو کاتانەی کە لەچکم لەسەر بوو. یارجان و ژیانی هاوسەرگیری ئەو خاتونەیە تاوکو ئێستا هیچ هاوسەرگیریەکی ئەنجام نەداوە بەڵام دەڵێ پێم خۆشە ئەو کەسێک کە دەبتە هاوسەری ژانم دەموچاوێکی ساف و پێستێکی ساف و ناو چاوەکانی ڕەش نەبێتن و ساوێتن. وەروها دەڵێ لەو کۆتاییانەش پێم خۆش بوو شوو بە پیاوێکی ئاینی بکەم لەبەرەوەی زۆر سەرنجی ڕاکێشام و هاوڕێکم تەلەفۆنی بۆ پیاوە ئاینیە کرد و پێیوت کەسێکی وا هەیە دەیەوێ زەواج لەگەڵ بکە بەڵام پیاوە ئاینەکە وتبووی من خێزانم هەیە. یارجان بۆ داواکاری ڕازی بوو کە ببێتە ژنی دووەمی ئەو مامۆستای ئاینیە بەڵام ئەو مامۆستای ئاینیە وتوی ڕێزم بۆ خاتون هەیە بەڵام خێزانەکەی خۆم هەموو شتێکی بۆ دابین کردبووە ناچار نیم ژنێکی تری بەسەر بێنم. وەروها باز ئەوەش دەکەن یارجان شوو بە پیاوێکی تورک دەکا بەڵام یارجان ئەوە ڕەت دەکات تۆ دەڵێ هەر کاتێک من گوێ لە گۆرانی تورکی بگرم یاخۆ بە زمانی تورکی قسە بکەم ئەوە ناگەێنێ کە من شوو بە پیاوێکی تورک بکەم یاخود گوێ لە گۆرانی هەر وڵاتێکی ڕابگرم پێویست ناکە بڵێن شوو بۆ پیاوەیە دەکا و بۆ وڵاتەیە دەکا خۆشەویستێکی
ئاوای هەیە وەلەو کۆتاییانە لە مەراسیمێک بەشدار بوو وەجلەکەی هەندێک تەسک بوو وەرگی دەرکەوت بوو کەسێکیش لە کۆمێنتی بۆی نووسی بوو پێویستە فیلتەرێک بدۆزیتەوە وەرگت نێڵێ ئەویش تۆڕە بوو وەڵامی دایەوە وتی من لەو کەسانە نیمە بڕۆ لەو کەسانە بپرسن لە کلینیکەکان و وەرەوە لە شوێنی جوانکاری خۆیان دەکەم بە باڕبی بۆیە گەر من پێم خۆش بێ بۆ من زۆر ئاسانە بەیەک چەقەننا ئەو شتانە دەکەم وەرەوە بازەوە دەکەن هەرماوەیەک ئۆتۆمبیلێکی لەلایە وە زۆریش تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێتن ماوەیەک ڕانژۆڤەر ماوەیەک جی کلاس ماوەیەکی ترۆنەوشەی لایە وەروەها وا دیارە ئەو خاتونەیە کاری ڕکلاماتی ئەوەندە باشە هەرماوەی و ئۆتۆمبیلێک دەکڕێتن و وە ماوەیەک دەیفرۆشێتن وا دیارە ئەو خاتونە لە ئێستادا لە شاری هەولێر دەژیتن و بەکاری بزنزەوە خەریکە وە زوو دەردەکەوێتن و وە قسەیەکی سێریش دەکاتەوە و سۆشیال میدیا بەخۆیەوە سەرقال دەکاتن وە دەژڵێ هیوایەتم قاچی مریشکە لە ماڵەوە هەمیان لەسەر قاچی مریشک بەشەڕدێن و وە زۆریان پێخۆشە و لە بواری تەندروستیش قاچی مریشک یەکێکە لەو شوێنانەی کە زۆر بە ئیسیفادەیە بەڵام ئەوەی جێگای سەرنجبی خات و یارجان هەرماوەیەک لەگەڵ کەسێکی سۆشیال میدیا دەردەکەوێ ماوەیەک لەگەڵ زینە ئاراز ئەو ماوەیەک لەگەڵ چەندین خاتون و لەگەڵ دینە و لەگە ستافەکەی دینە دەردەکەوت بەڵام هەرماوەیەک و لەگەڵ ستافێک و لەگەڵ زۆربەی کەسایەتی بەناوبانگەکانی کوردستان کە دەرکەوتن لە سۆشیال میدیا ئەو خاتونە هاوڕێتیان دەکاتن بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێک خەڵک لەسەر ژیانی شەخسی پریڤاتی ئەو خاتونە نازانێ لەبارەوەی پێخۆش نییە ئەو شتە پریڤاتانەی ژانی خۆی باز بکاتن لە سۆشیال میدیا بەڵام ئەو شتانێک کە پێویستە خەڵک باسی بکە ئەو شتانە بە خەڵک نیشان دەداتن تاوەکو ئێستا چەند شتێک لە ژیانی ئەو خاتونەیە بەنهێنی ماونەتەوە و بوونەتە جێگای پرسیار وەروە ئەو خاتونەیەش وەڵامی ئەو پرسیارە ناداتەوە و بوێ خەڵک بە شێواز و بیر و بۆچینی خۆی قسە لەسەر ئەو شتانە دەکات کە ڕوو دەدا لەسەر ئەو خاتونەیە ئایا خاتویازانت پێسەرکەوتووە لە واری سۆشیال میدیا و کاری سۆشیال میدیا زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەمجارە لەسەر چ کەسایەتیشتری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینەوە وەروە سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.